لە پاشەوەی چەند ساڵێکە وەزارەتی بازرگانی عێراق گەرمی لە جوتیارانی هەرێمی کوردستان وەرگرتووە و شایستە دارایەکانی پێنەداون. نوێنەرانی جوتیارانی هەرێمی کوردستان لە گۆڕەپانی تەحریر و لە ناوەندی بەغدا وەکو ناڕەزایەتیەک بەرامبەر بە وەزارەتی بازرگانی عێراق و حکومەتی فیدراڵی گرد بوونەوە داوای شایستە دارایەکانی خۆیان دەکەن و نامەیەکیشان ئاراستەی عادل عەبدولمەهدی سەرۆکە وەزیرانی عێراق کرد. ئەوە بۆ 5 ساڵ دەچێت شایستە دارایەکانی ئێمە لە نێوان حکومەتی هەرێم و بەغدا بێ چارە سەرماوەتەوە، نە حکومەتی هەرێم خۆی دەکاتە خاوەنی و نە حکومەتی عێراقیش پارەکە ڕەوانە دەکات بە کۆمەڵێک پاساوی بێبنەما. بۆیە ئەگەر کەیسەکەمان بە سیاسی کراوە ئەوە ئیشی ئێوەیە بە دادواچن بۆ کەیسی هەموو لایەک و ئێمە بکەن خەمی خۆتانی دەزان و کارتی بیکەنە خەمی خۆتان بۆ سەر حکومەتی عێراق بۆ سەر پرۆسەی سیاسی عێراق. مادام کورد شەریکە و بەشێکی ئەو عێراقەیە بۆچی بۆیان نەبێ بە دادواچن بۆ ئەو کەیسە بکەن و ڕۆڵیان هەبێت لە چارەسەری. ڕەنگە لە ڕابردوودا هەوڵی تاکوتەرا هەبوو بێت بەڵام هەرگیز نەبووەتە فشارێکی کاریگەر بۆ سەر حکومەتی عێراق. واتە هیچ کاتێک لە دانووسان و گفتوگەکانی نێوان هەرێم و بەغدا کێشەکەی ئێمە کە کێشی قوتی 250,000 ئینسانە وەکو شەریحەی گەورەی کەرتی کشتوگاڵ نەبووەتە ئەو لەوێتی ڕێکەوتن و گفتوگۆکان. بۆیە دەمانەوێت لە نزیکەوە لە ڕێگەی ئەم یاداشتەوە پەیامی جوتیاران بە ڕاشکاویتان پێ ڕابگەێنین لە مەترسی و دۆخی خراپیان ئاگادارتان بکەینەوە کە ئیدی جوتیاران لەوە زیاتر ناتوانن ئارام بگرن. جوتیاران ئاماژە بۆ دەکەن کە چەند ساڵێکە حکومەتی فیدراڵی عێراق دەستیان پێ دەکات. پێشیان وایە دۆسیەکەیان بە سیاسی کرا و لە یاسایی دەرچووە. 65 جوتیار 6 جوتیارە بین هەمومان بە نوێنەرایەتی هەموو فەلاحەکانی کوردستان هاتوین ئەم داوایە بکەین. ئێمە 530 ملیاربانمان لای حکومەتی عێراقیە. ئەوە بۆ 4-5 ساڵە کوێ یاری بە ئێمە ئەکەن. کێشەکەی ئێمە بووە بە سیاسی. ئێمە زەممان لە سیاستانی ئێمە فەلاح بووین گەنمان کردو ئەرزەکەەوە و درۆمان کردو و حکومەتی عێراقی وەریگرتووە کە وەریگرتووە بردوێتی لە سەماوە و لە ناسیە کردوێتی بە ئارد. خێرە ئێمە لە سلێمانی پارەکەی وەرنەگرینەوە عێراق هەمووی وەریگرتوێتەوە. داوا لە حکومەتی کوردیەکەین، داوا لە حکومەتی عێراقەکەن بەهانامانەوە بێ بۆ ئەوەی ئەم کێشە بە یەکجاری بنبر بکرێ چارەسەر بکرێ. لە 2014ەوە ئیشی ئێمە لە دادگە نییە، ئیشی ئێمە سیاسیە. ئیشی ئێمە پارەکەیان زەوت کردووە بە ئارەزووی خۆیان. ئیمزایەکی عادل عەبدولمەهدی ئەوێ هیچی کە. لە چەند ساڵی ڕابردوودا جوتیاران سکاڵایان لە دادگای بەرایی تۆمار کردووە و دۆسیەکە بە قازاجی جوتیاران بڕیاری لێدرا. پاشان لە دادگای تیاڵچوونەوە وەزارەتی بازرگانی عێراق تانەی لە بڕیارەکە داوە. جارێکی دیکە دۆسیەی جوتیارانی هەرێمی کوردستان بە قازاجی ئەوان دادگای تیاڵچوونەوە بڕیاری لەسەردا. لە ئێستادا ئەو دۆسیەیە لە دادگای تەمیزی عێراقە. لە پاش بێهیوابوونی جوتیاران کە شایستە دارایەکانیان بۆ بگەڕێتەوە ئەوان ڕۆیان کردە گۆڕەپانی تەحریر لە بەغدای پایتەخت. نامەیەکی کراوەیان ئاراستەی سەرۆکە وەزیران کرد داوای مافەکانی خۆیان دەکەن کە بۆ چەند ساڵێکە حکومەتی عێراقی و وەزارەتی بازرگانی عێراق زەوتی کردووە. بێستون سەلام، کورسات نیوز، بەغداد.